کۆبانێ. بڕوانە ناوێک بۆ هیچ لاتان نامۆ نەبوو. ئەم ناوە نەکرد لای ئێمە، بەڵکو لای خەڵکی هەموو جیهان بووە ناوێکی ئاشنا. بۆچی ئێستا باسی کۆبانێ دەکەم؟ چونکە ئەمڕۆ یەکی یاڵزەیە، ڕۆژی کۆبانەیە. کۆبانێ هەتا ناوەڕاستی ساڵی 2014 وەکو ئێستا ناسراو نەبوو، بەڵام ڕووداوێکی ناخۆش و ئەنجامێکی خۆش کردیانە ناو سیمبولێکی گەورە. دوای ئەوەی هێزە ڕەشەکەی داعش هەم لای خۆمان و هەم لە سووریا و ڕۆژاوای کوردستان دەستی لە هیچ نەدەپاراست و وشک و تەڕی پێکەوە دەستوتان. کاتێک گەیشتنە سەر کۆبانێ، لەوێ کۆمەڵێ کوڕ و کچی ئازا هەمووان نەک کۆڵان بە کۆڵان، بەڵکو ماڵ بە ماڵ و بست بە بست بەرگریان دەکرد. کۆبانێ زۆر قارەمانی هەبوو، وەکو موسای کۆبانەی نیشانەشکێن و ئارین میرکانی گیانفیدا و فەیسەڵ ئەبوو لەیلا و بە هەزارانی تر. بۆیە خۆڕاگری کرد و لە کۆتاییدا سەرکەوت. یەکێ لە دیمەنە جوانەکانی کۆبانێ ئەوە بوو لە باشووری کوردستانەوە بەناڵدڵی باکووردا ژمارەیەک پێشمەرگا گەیشتە ئەو شارە و بەهانای خوشک و براکانیانەوە چوو. شارێکی بچووک، بەڵام کۆمەڵێک شەربانی گەورە توانیان 133 ڕۆژ بەرگری بکەن و ڕۆژی 26 کانونی دومی 2015 مێژوو نووسرایەوە. ئەو ڕۆژە هەموو شارەکە کەوتەوە دەستخاوەنەکەی. هێزە ڕەشەکەی داعشیش ڕاودێت. 26 بەهار چلە 2015 کۆبانی ڕزگار و سعد هەر بۆیە لە سەرانسەری دنیا وەکو پشگیریەک بۆ کۆبانێ لە ڕۆژی 1 تشرینی دومی 2014 خۆپیشاندان بۆ پشگیری لە خۆڕاگری کۆبانێ کرا. هەرو ڕۆژەی لەگەڵ بێت تاوەکو ئێستا هەموو ساڵێ لەم ڕۆژەدا یادی کۆبانێ و خۆڕاگریەکەی بە چالاکی جۆرا و جۆر دەکرێتەوە و ئیتر ناویان ناوە ڕۆژی کۆبانێ.